بۆچی زیاتر لە 800 میلیۆن کەس لە جیهاندا برسین؟ ڕێکخراوی کشتوکەڵ و خۆراکی نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاند لە سەدادەی دانیشتوانی جیهان کە دەکاتە 828 میلیۆن کەس خواردنی پێویستی ڕۆژانەیان نییە. ئەم ڕێژەیەش بەرزترینە لە ماوەی زیاتر لە 10 ساڵی ڕابردوودا. بەگوێری راپۆرتێکی ڕێکخراوەکە نەبوونی خواردن بۆ ئەو ژمارە زۆری دانیشتوانی جیهان واتای ئەوە دەگەیەنێت ئەو کەسانە شەوانە بەبێ خۆراک و بەبرسێتی دەڕۆنە نێو جێگاکانیانەوە. ئەم ڕێژەیەش 46 میلیۆن کەسی لە ساڵی ڕابردوو زیاترە. ئەو کەسانی کە لە برسێتیدا دەناڵێنن دوو لە سەرسەیان ژنانن کە لە سەدا هەشتایان لەو ناوچانن کە گۆڕانکاریەکانی کەشوهەواتیدا کاریگەرە. بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری لەبارەی ئاستی برسێتی لە جیهاندا ڕێکخراوی قازانجنەویستی پرۆژەی برسێتی ڕۆژی 28 ئایاری وەکو ڕۆژی جیهانی برسێتی دەستنیشان کردووە. پێناسەی برسێتی لە ڕێکخراوەکە بەو شێوەیە کە جەستەی مرۆڤ بۆ ماوەیەکی زۆر بەبێ خۆراکی پێویست بمێنێتەوە و سەرەڕایکەمی کالۆری و وزەی پێویست جەستەی مرۆڤ لە پرۆتین و کانزا و ڤیتامینە گرنگەکانی کەم بێت. ئەگەر ئەم برسێتیەش بۆ ماوەیەکی درێژخایەن بێت ئەوە سەردەکێشێت بۆ کێشەی تەندروستی کە ڕەنگە لە کۆتاییدا با درێژایی ژیان ببێتە هۆی زیانی دەرونی و جەستەیی بەتایبەت لە ناو منداڵاندا. دوایەوەی لە ماوەی دەی ڕابردوودا برسێتی ڕووی لە کەمی دەکرد چەند ساڵێکە ڕووی لە زیادبوونە لە نێوان ساڵانی 2019 بۆ 2021 ژماری ئەو کەسانی کە بەدەست برسێتیەوە دەناڵێنن 150 میلیۆن کەس زیادی کردووە. هۆکارەکەشی پەیوەندی هەیە بە پێکدادان گۆڕانی کەشوهەوا، شۆکی ئابووری و پەتای کۆرۆنا. ڕێژەی هەژاری لە ماوەی دەی ڕابردوودا لە ساڵی 2013 کەمترین ئاستی تۆمار کردووە کە 570 میلیۆن کەس بوو، بەڵام لە دوای ساڵی 2017ەوە ڕێژەکە ڕووی لە زیادبوون کردوێتەوە بە شێوەیەک لە ساڵی ڕابردوودا گەیشتوتە 828 میلیۆن کەس. بەگوێری ڕێکخراوەکەی نەتەوە یەکگرتوەکان لە نێوان ساڵانی 2019 بۆ 2022 نرخی خواردن بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. مۆنیکا تۆتۆڤا کە ئابووری نەسێکی ڕێکخراوەکەی ڕایگەیاند نرخی خواردەمەنیەکان بەرز بوونەتەوە و بەرزبوونەوەکانیش لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە جیاوازە. ئەمەش بەهۆی ئەو ڕێنمایانەیە کە وڵاتەکان بە شێوەیەکی جیاواز لە یەکتریەوە دەری دەکەن. بەگوێری راپۆرتەکە زۆرینەی دانیشتوانە برسەکەی جیهان لە کیشوەری ئاسیا دەژین کە دەکاتە 425 میلیۆن کەس. برسێتی ئەم دانیشتوانە بە شێوەیەکە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە برسێتیدا ماونەتەوە. هەرچی کیشوەری ئەفریقایە ژمارەیان 278 میلیۆن کەسە و برسێتیەکەیان بە شێوەیەکی کورتخایەنە و وەکەوانەی ئاسیا مەترسیدار نییە. ئەم ڕێژە زۆرەی برسێتیە لە جیهاندا لە کاتێکدایە کە ساڵی ڕابردوو بەهۆی شەڕی ئۆکراین و ڕووسیاوە کە دوو هەناردەکاری گەورەی دانەوێڵەی جیهانن بووە هۆی کەمی خستنەڕووی زنجیرەی خۆراکی و نرخی دانەوێڵە سوتەمەنی و پەیینی کیمیایی بەرزکردەوە. ڕێکخراوەکە ئاماژە بەوەش دەکات باهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەواوە چاوەڕوان دەکرێت لە ساڵانی داهاتوودا دۆخەکە خراپتر ببێت و برسێتی بەردەوام بێت لە جیهاندا.